سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی لە چیای کۆڕەشی گەشتیارین وەکو ئێستا دەبینن بەفربارین بەردەوامی هەیە لەسەر چیای کۆڕەکەەوە ژمارێکی زۆری گەشتیارانیش ئەمڕۆ هاتوونەتە چیای کۆڕک بۆ ئەوەی دیمەنەکانی بەفربارین ببینن هەمیش چێژ لەو دیمەنانە ببینن بۆ ئەوەی کە لەگەڵ دابارینی بەفرە وەکو گوتمان چیای کۆڕک یەکێکە لە شوێنە گەشتیاریەکان لە سنووری قەزای ڕەواندز ئەو شوێنە گەشتیاریە بە تایبەتی لە شوێنێکی گەشتیاری زستانەیە گەشتیاران زیاتر لە وەرزی بەفربارین ڕوون لە چیای کۆڕەکەکەن وەک دەبینن دوێنێش کە ڕۆژی هەینی بوو ژمارێکی زۆری گەشتیاران سەردانی چیای کۆڕەکیان کردبوو زیاتر لە 3000 گەشتیار بۆ بەسەربردننی پشووی ڕۆژی هەینی لە چیای کۆڕک بوون و بەفربارین بەردەوامی هەیە تا ئێستا لە سەر چیای کۆڕەکەوە لە ڕەواندز و بێخاڵش بارانبارین بەردەوامی هەیە کەمێک پێش ئێستامەکە لە ڕێگەی بێخاڵ بووین بەهۆی ئەو ئاستەنگانی کە دروست بوو بەهۆی ئەوەی کە پاسی گەشتیاران یا ئۆتۆمبیلی بچووک نەتوانێت بەو ڕێگایە هاتوو چۆ بکە دوای ئێمە وەکو وزاری کرمانجی کە بەدەوادات چونمان کرد لەگەڵ سەرۆکی شارەوانی ڕەواندز گفتوگۆمان کرد و ئاماژەی بەوە کرد ئەوان تیمێکیان ناردۆتە ئەوێ بەڵام لەبەر ئەوەی شوێنەکە هی ئەوە نیە بڵێ یا بەردێک بە خۆڵێک ژیرابیتن بۆیە نەیانتوانی کار بکەن تەنها ئەوەیە کە ئەوان بەدواداچوونیان کردووە و نووسینگەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش هاتوتە سەرخەت بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بۆ بابەتی ڕێگەی بێخاڵ بدۆزنەوە بۆ ئەوەی ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست نەبێتن لە ئێستادا شارەوانی ڕەواندز تیمەکانی خۆی نارد بەڵام ئەو دیوارە پاڵپشتانەی کە دوکانداران دروستیان کردبوو ئەگەر تێک بدرێتن ئاو زیاتر ئەچێتە نێو دوکانەکانەوە بۆیە نەتواندراوە چارەسەرێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە کۆڕەکی گەشتیاری داوا لە گەشتیارانەکە یا ئەو پاسانێک کە گەشتیار دەهێنن بە ڕێگەی بێخاڵ ئەمڕۆنێن بۆ چیای کۆڕک بەڵکو بێنەوە سۆران و ڕەواندز و لەبەرەوەی ناتوانن ئەو ئۆتۆمبیلانە بەهۆی زۆری ئەو ئاوی لە بێخاڵ کۆبۆتەوە بێنە چیای کۆڕەکەەوە ئێستا دیمەنی هاتنی گەشتیارانە نزیک دەبینەوە ئێستاەوە کاتژمێر 12 گەشتیاران بە ڕێژەیەکی زۆر ئەمڕۆ ڕویان لە چیای کۆڕک کردووە بەفرێکی زۆر ئەبارێ کەشەکە زۆر ساردە لەسەر چیای کۆڕک بەڵام گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتن بۆ ئەوەی دیمەنەکانی سەر چیای کۆڕک ببینن لە سنووری قەزای ڕەواندز بەشێک لەو گەشتیارانە یەکەم جارە دێنە ئێرە و یەکەم جاریشە بەفر ئەبینن چونکە لە خواری عێراق وەکو پێویست بەفر نەباریوە بۆیە دوێنێش و لەگەڵ کارجێڵی کۆڕک تەلەفری قسەمان کردووە کە دوای کەمێکی تر لە لایفی دووەم هەوڵەدەین لەگەریان گفتوگۆ بکەین ئێستا ئەوەی ئەبینن دیمەنەکانن لەسەر چیای کۆڕەکەوە کە بەفربارین بەردەوامی هەیە هەوڵەدەین ئەو دیمەنانە بگوازینەوە کەشێکی سارد بەڵام گەشتیاران دڵخۆشن وێنە ئەگرن یاری تۆپەڵە بەفرینەکەن ئێستا بەشێکیان بەو جلو بەرگەزستانەی تەواو نەهات بوون هەستیان نەکرد کە سنووری قەزای ڕەواندز و چیای کۆڕک ئەوەندە سار بێ بەڵام لە ئێستادا بەشی هەرە زۆری گەشتیاران تەواوی پێداویستی جلو بەرجی زستانیان لەبەر کردووە چونکە لەگەڵ ئەوەی کە بایەکی زۆر ساردیشە بەفربارینیش بەردەوامی هەیە لە سەر چیای کۆڕک ئەوەی ئەیبینن دیمەنی هاتنی گەشتیارانە چیای کۆڕک یەکێکە لەو شوێنانەی کە بە تایبەتی بۆ وەرزی زستانەی گەشتیاران شوێنێکی لەبارە شوێنی مانەوەی گەشتیارانیشی هەیە ئەو پرۆژە گەشتیاریە هەوڵەدا زیاتر کەشی لەبارتر لێرە بۆ گەشتیاران بڕەخسێنێ هوتێلێکیشیان خەریکە تەواو ئەبێتن بۆ ئەوەی بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە گەشتیاران بتوانن لە کاتی مانەوەیان لە شەودا لێرە سوود لەم شوێنانە وەربگرن ئەوەی ئەیبینین ئێستا لەسەر شاشەی زاری کرمانجی دیمەنی بەفربارینی سەر چیای کۆڕەکە وەکو گوتم گەشتیارێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوونەتە سەر چیای کۆڕک بۆ بەسەربردننی کاتەکانیان لە ڕۆژی شەممەکە پشووە دوێنێش بە هەمان شێوە گەشتیارێکی زۆر ڕویان لە سەر چیای کۆڕک کردبوو لەگەڵتان بەردەوام ببین و دواتریش دیمەنەکانی زیاترتان بۆ دەگوازینەوە لەگەڵمان بن.